Sunrise 12 Sunrise it was the grammar and functions ڕێزمان وەرکەکان Unit 2 یەکەی دووەم Students Book page 17 کتێبی خوێندکار لاپەڕاوتە بابەتێکی تێدایە Expressing opinion دەربڕینی بیرۆڕا چوار دەستەواژەمان هەیە بۆ دەربڕینی بیرۆڕا یەکەمیان I think that من پێم وایە کە Yes I think پێدەگوترێت دووەمیان I feel that وا هەست دەکەم یان پێم وایە کە Yes I feel پێدەگوترێت سێم It seems to me that وا دەردەکەوێت بۆ من کە Yes I seem پێدەگوترێت چوارم in my opinion بە بیرۆڕای من Yes I opinion پێدەگوترێت ئەو دەستەواژانە کامیانی داواکرد بوو لە سەرەتادا نووسرێت واگەر دیاری نەکرد بۆ هەرێکێکیان بەکاربێنی هیچ جیاوازی نییە بە دوای ئەواندا پێویستە ڕستەی بیرۆڕا بنووسین کە لە subject بەکارپێک دێت بە دوایدا دەکرێت auxiliary verb هەبێ بە دوای auxiliary verbەکەیدا verbمان هەیە یان دەکرێت ڕاستەوخۆ بە دوای subjectەکەیدا verb هەبێ بۆ من دەڵێن I think that they will come پێم وابێ کە ئەوان دێن I feel that واز دەکەم they are tired ئەوان ماندوون It seems to me that وا دەردەکەوێت بۆ من they had answered the questions کە ئەوان وەڵامی پرسیارەکانیان داوەتەوە in my opinion بە بیرۆڕای من he is sick ئەو نەخۆشە بەشەیەکی کەمان هەیە agreeing to an opinion ڕازی بوون بە بیرۆڕای کەسێک ئەگەر بە بیرۆڕای کەسێک ڕازی بین دوو دەستەواژە دەتوانین بەکاربێنین یەکەمیان I think you are right about that پێم وابێ کە تۆ ڕاستی لەو بارەیەوە دووەمیان It seems to me that وا دەردەکەوێت بۆ من کە you do that a lot یان very well تۆ ئەو کارە زۆر ئەنجام دەدەی یان زۆر بەباشی ئەنجام دەدەی شێوازی دووەمیان only with main verbs تەنها لەگەڵ کرداری سەرەکی بەکاردێت واتە باشتر وایە ئەم کاتێکی شێوازی یەکەم بەکاربێنن I think you are right about that لەبەرەوەی لەگەڵ هەموو جۆرە کردارێکی ڕاست دەردەچێت disagreeing with to an opinion ڕازی نەبوون بە بیرۆڕای کەسێک ئەگەر بە بیرۆڕای کەسێک ڕازی نەبین دوو دەستەواژەمان هەیە یەکەمیان I'm not sure you are right about that من دڵنیانیم کە تۆ ڕاستی لەو بارەیەوە دووەمیان It seems to me that you don't do that very much وا دەردەکەوێت بۆ من کە تۆ زۆر ئەو کارە ئەنجام نادەی یان very well زۆر بەباشی ئەو کارە ئەنجام نادەی only with main verbs تەنها لەگەڵ کرداری سەرەکیدا لێرەشدا دەستەواژەی دووەم تەنها لەگەڵ کرداری سەرەکیدا بەکاردێ بۆیە باشتر وایە ئەم کاتێکی دەستەواژەی یەکەم بەکاربێت کە I'm not sure you are right about that نمونەکان یەکەم What do you think about weather چۆن بیر دەکەوێت لەبارەی ئاوهەوا Express opinion بیرۆڕای خۆت دەربڕە use opinion یاسای opinion بەکاربێنە دەڵێن in my opinion بە بیرۆڕای من subjectەکە دەنووسینەوە کە subjectەکە کاتێکی بە دوای لە پرسیارەکەیدا بە دوای وشەی about of یان concerning دێت لێرەدا بە دوای about داهاتووە in my opinion the weather بە بیرۆڕای من ئاوهەوا هیچ دەستەواژێکی نەداوە بۆی بیرۆڕای پێدەربڕین ئاوهەوا دەتوانین بڵێین is hot گەرمە یان is cold ساردە دووەمیان What's your opinion about Steve بیرۆڕای تۆ چۆنە لەبارەی Steve use fail his tests بڵێ لە تاقیکردنەوەکانی دەکەوێت start with دەست پێ بکە بە it seems وا دەردەکەوێت It seems to me that دەستەواژەکە تەواو دەکەین وا دەردەکەوێت بۆ من کە subjectەکە دەنووسینەوە Steve لە ناوکەوانیدا infinitive داوە بەڵام لەبەرەوەی Steve تاکە و present simple ڕانەبردووی سادەیە وی پێویستە fail ئێسی وە زیاد بکرێ Steve fails his tests Steve لە تاقیکردنەوەکانی دەکەوێت It seems to me that Steve fails his tests سێم express your opinion بیرۆڕای خۆت دەربڕە concerning Layla لەبارەی لەیلای use think یاسای think بەکاربێنە and too anxious واوەش کە زۆر نیگەرانە دەڵێن I think that پێم وایە کە subjectەکە دەنووسینەوە کە بە دوای concerning داهاتووە Layla لە ناوکەوانیدا adjectivی داوە too anxious زۆر نیگەرانە کەواتە پێویستە یەکێک لە شێوازەکانی بی بەکاربێنین لەبەرەوەی Layla تاکەوە ڕستەکەش ڕانەبردووە بۆیە is بەکارهاتووە I think that Layla is too anxious پێم وابێ کە Layla زۆر نیگەرانە چوارم I feel that reading is interesting وا هەست دەکەم یان پێم وایە کە خوێندنەوە سەرنجڕاکێشە
agree to this opinion. راضی بە بیرڕایە. دەڵێن I think you are right about that. پێم وابێ کە تۆ ڕاستی لەو بارەیەوە. پێنجەمین my opinion بە بیرڕای من Steve should study harder. Steve پێویستە زیاتر سعی بکە. show disagreement. ناڕازی بوون پێشان بدە. دەڵێن I'm not sure you are right about that. دڵنیانیم کە تۆ ڕاستی لەو بارەیەوە.